بەڕێز هەمووان بەخێر بێن ئەمڕۆ کۆتا ڕۆژی پێنجەمین فێستیڤاڵی شەقامە کە فێستیڤاڵێکی نێودەوڵەتیە لەو چوارچێوەیەدا چەندین نمایشمان بینی جێی خۆیەتی لێرە بڵێین سپاس بۆ نمایشەکانتان شانۆیی مرۆڤی ئاڵتوونی کەلای با بەڕێز دکتۆر عارف فەرمێ بۆ ڕاگەیاندنی خەڵاتی یەکەم و دووەم سەنگینترین خەڵات و بەهێزترین تەواوی پێکهاتەکانی نمایش دەبێت لە ئاستێکی باڵادا بن بیرۆکە، ئاکتەر، دەرهێنان، پانتایی، مامەڵە لەگەڵ شوێن و گەیاندن بۆیە هەرکە قورسە گەلێک تێڕامانە بۆ برندەی ئەم خەڵاتە چەند نمایشێکان دیر کراون. أصعب جائزة بالمهرجان جائزة أفضل عرض متكامل لنرى المرشحين. أخذنا بنظر الاعتبار خەڵاتی تایبەتی لیژنەی داوەرانە کە خۆی خەڵاتێکی سەنگینە ناو فستیڤاڵەکەیە. ئەمەش کاندیدەکانن پوختەینەوەکان کەرکووک، باوینکە هەڵەبجە، المشهد الأخير كركوك، مفوض عبد بارع. خەڵاتی دووەم جائزة ثاني أفضل عرض متكامل پوختەینەوەکان کەرکووک، موجز الأبناء مدينة كركوك.